دوجار گۆڕان گەشتە ئەو قۆناغەی کە کشانەوەی یەکجاری لە کابینەی هەشتەم بخاتە بەردەم جڤاتی گشتی کە ناوەندێکە ئەرکەکەی ڕاوێژکردن و ڕاستپاردەخستنە بەردەم بڕیار بەدەستانی بزوتنەوەکەیە. لە شاری سلێمانی و لە مەکۆی سەرەکی گۆڕان جڤاتی گشتی کۆبوویەوە و یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی کۆبوونەوەکە بریتی بوو لە پرسی مانەوە یان کشانەوە لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم. بە گوێرەی قسەی بەشداربوانی ئەو کۆبوونەوەیە خواستی کشانەوە زیاتر زاڵ بووە بەسەر ئەنداماندا. ڕێیان ئەوەیە کە بە قۆناغ بکشینەوە سەرەتا تەنها لە حکوومەتی هەرێم بکشینەوە. ڕێی دووەم پێی وابوو کە لە حکوومەت و حکوومەتی خۆجێتیش بشینەوە. ڕێی سێم پێی وایە لە مەرحەلەیە بمێنینەوە لە ناو حکوومەتیش و حکوومەتی خۆجێتیەکان. ئێمە ئەم تەوسیانە ئەکرێتە راپۆرتێک و ئەخرێتە بەردەمی جڤاتی نیشتیمانی. بەگشتی لە کۆبوونەوەکەدا 65 ئەندام بەشدار بوون. ئەوان سێ ئەگەریان تاوتوێ کردووە کە ئەوانیش بریتی بوون لە کشانەوەی ڕاستەوخۆ یان کشانەوەی هەنگاو بە هەنگاو یان مانەوە بەم جۆرەی ئێستا کە وەزیرەکانیان دوور خراونەتەوە بەڵام لە حکوومەتە خۆجەیەکاندا بەشدارە. بڕیارە و ڕاستپاردانەی لەو کۆبوونەوەیە گەڵاڵە دەکرێن بدرێنە جڤاتی نیشتیمانی گۆڕان کە بڕیارە لەدەی ئەم مانگەدا کۆ ببێتەوە بۆ تاوتوێکردنی ئەم پرسە. باسی ئەوە کرا کە بکشێنەوە لە حکوومەت دیانە کشێنەوە بێگومان کۆمەڵێ ئەگە کۆمەڵێ بۆ چوونی جیاوازەیە بۆ هیوای ئێمە لە داهاتوە بگەنە ئەنجامێک. بزوتنەوەی گۆڕان لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمدا بە 4 وەزیر و سەرۆکی دەستەیەک لەگەڵ چەند بەڕێوەبەرێکی گشتیدا بەشداری کردووە. بەڵام مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو بە بڕیاری پارتی دیموکراتی کوردستان وەزیرەکانی لە پۆستەکانیان دوور خرانەوە. بە گوێرەی زانیاریەکانی NRT بۆ کشانەوە لە حکوومەت بزوتنەوەی گۆڕان دابەش بووە بەسەر دوو بۆچوون، بەشێکیان لەگەڵ کشانەوەن لە حکوومەت و بەشەکەی دیکە لەگەڵ مانەوەن. کارزان تارق NRT سلێمانی.